وشە ڕۆمانسیە بکوژەکان لانووسینی ڕێبوار ڕەشید لە ئەدەبیاتی کوردیدا زۆرتر لە ئاسایی دەبینن کە باسێک چەندین وشەی ناپێویستی زیادەی تیادایە کە هیچ جێگەیەکیان لە بابەتەکەدا نییە. وشەکان بە مەبەستی ڕەتوش و جوانکاری دەرەکی تێ هەڵکێشی بابەتەکە دەکردرێن. ڕووداوەکانی کەرتی غەزە پەردە لەسەر هەندێک لە نووسینی چاواشەکارانە هەڵدەدەنەوە. کاتێک بابەتێک سیاسی بێت، خاڵێکی کۆنکرێتی سیاسی دەخاتە بەردەست کە عادەتەن زۆر کورت و پوختە. خوێنەریش سەرنجامێکی لێ هەڵدەکێشێت. نووسین هەن تێکستێکی گشتی، بەڵام بە وشەی ناپێویست ئاڵوواڵا دەکرێن و کاتێک بە وردی سەرنج بدرێن، دەبینن لە ناوەڕۆکەکەیدا نووسەر وێڵی وەرگرتنی مەدالیایەکە بۆ خۆی کە مرۆڤبوونی خۆی بەرجەستە بکات، نەکە شتەی بە وشە ئاماژەی پێ دەکات. لە هەندێک لاو نووسینانەدا کە لەسەر ڕووداوەکانی غەزە هەن، ئەمە بەڕوونی دەبینن. بۆ نمونە، ویژدانی نووسەر لای منداڵانی غەزە نییە، بەڵکو لای خۆیەتی کە خۆی دەکات بە ناوەند و چەقی سەرن. نووسەر لە هەڵپەیەوەدایە خۆی وەک مرۆڤێکی جیاواز، مرۆڤێکی بە هەست و ویژدان نیشان بدات. وشە بۆشە وشکەکان سەبارەت بە منداڵانی غەزە، بەڵام ڕۆشناییەکە لەسەر ئەوان نییە، لەسەر نووسەر خۆیەتی. ئەم جۆرە ئەدەبیاتە کێشەی سیاسی دەنێتەوە، چونکە تاوان و تاوانکاری ڕاستەقینە پەنهان دەکات. لە پاش دامەزراندنی دەوڵەتی ئیسرائیلەوە هیچ بزوتنەوەیەک لە جیهاندا نییە هێندەی عەرەبی و دەڤەرە پارە و چەک و تەقەمەنی پێدرابێت. پارە لە شێوەی کاش و لە شێوەی جێبەجێکردنی کار و لە شێوەی بەرهەمی لۆجیستیکیدا. سعودیە، ئیمارات و قەتەر و کوێیت و میسر و لیبیا و ئوردون و سووریا و عێراق و هەروەها ئێران لە شۆڕشی ئیسلامیە و بە دەیان میلیارد دۆلار زۆر زیاتر پارەیان داناوە. لە پێش و لە پاش هێرشە تیرۆریستیەکەی 7 ئۆکتۆبەرەوە بۆ سەر ئیسرائیل، خۆراک لە هەموو جیهانەوە بۆ ئەو دەڤەرە دەڕوات. عەرەبیە و دەڤەرە هەمیشە بە زیادەوە چەک و تەقەمەنی خانوبەرە و خۆراک و نان و پارەیان هەبووە. کێشەی عەرەب کە لە ناوچەی ئیسرائیل و ئەو شوێنەدا دەژین کە پێی دەگوترێت فەلەستین، ئەو کێشە سیاسیەیە کە هەر لە سەرەتاوە بەپێی ئاین پێناسەکراوە. جووەکان کافرن و دەبێت لە دەریا بەهارێژێت. جووەکان ترسنۆک و بێغیرەتن. جووەکان بێمێژوون. جووەکان سەرچاوی درۆ دەلەسە و ئاژاون. جووەکان لە دەرەوە هاتوون و داگیرکارن. فەلەستین خاکی عەرەب و ئیسلامە. ئیسرائیل سەرواری نییە، چونکە کیانی سەهیۆنیزم. تەنانەت زۆر بێشەم و بێعەقڵیانە ناوی ڕۆشەلیمیان کردووە بە قودس و یەکدانە دەوڵەتی عەرەبی و ئیسلامی نییە کە ناوی ئەو شارەوە خۆی ببات. لە کاتێکدا مێژووی ئەو شارە دەگەڕێتەوە بۆ 3000 ساڵ پێش زاین. هەرچەنها لەم ساڵانەی دواییدا قەتەر و تورکیا و ئێران بە میلیارد دۆلاریان لە پرۆپاگەندا و چەک و تەقەمەنی و لۆجستیک و هەروەها خۆراک بۆ عەرەبانە خەرج کردووە. ئەو عەرەبانە هەمیشە لە ژێرچەتری پشتگیری سیاسی، دیپلۆماسی و ئابووریەم دەوڵەتانەدا بوون کە بە پرەنسیب تۆتالیتار و مەزهەبگەرای ڕادیکاڵ و فاشیست و ڕەگەزپەرستن، هەروەها دواکەوتو و دژەژن و دژەپێکەوە بوون. دەگوترێت منداڵان دەمرن. ناگوترێت لە ساڵی 1948ەوە درۆدەلەسەی ناسیۆنالیزمی ڕەگەزپەرستی ئیسلامگەرای عەرەبی بە هێزی میلیاردەها دۆلار بڵاو دەکرێتەوە و لە یەکەم هەناسەی و سەنگەری لە ڕاستی و لە مافی مرۆڤ و لە مافیەوی ترگرتووە. ناگوترێت لە ساڵی 1948ەوە باسی مافی مرۆڤ بۆ عەرەبی ئەو دەڤەرە بۆ بە باسی بە فریشتەکردنی عەرەب و مسڵمان و بە شەیتانکردنی نەتەوەی جوو. ناگوترێت لە ساڵی 1948ەوە باسی مافی ژیان و پێکەوە ژیان و ئاشتیێوانی بووە بە ئیسلامیزمێکی سیاسی کە هیچ ڕەوشت و ویژدانێکی نییە، کە لە پێداگرتنی ڕەهای ئیسلامیستی ڕادیکاڵەوە مامەڵەی کافر و پیس و بێڕەوشت و ناشەرعی لەگەڵ ئەوەی بەرامبەریدا دەکات. ناگوترێت کە ئەو ئیسلامە سیاسیە پەڕگیرە و ئەو بزوتنەوە عەرەبیە ناسیۆنالیستە فاشیستگەرا ئیسلامگەرایە تەنها و تەنها باوە دڵیا و دەخواتەوەکاری کافر و درۆزن و سەکسار و چیوچی فڕێبداتە دەریا و تەنانەت لەسەر زەوی شوێن پێی نەهێڵێتەوە. تورکەکان و ئێرانیەکان و پاکستانیەکان و ئیسلامی وڵاتانی تر شانازی بە کوشتای خەیبەرەوە دەکەن. هاوکات شیارە ڕۆمانسیەکان و شەپفدراوەکان بەسەر منداڵانی فەلەستین و بێنانیدا دەبارێت. لام فەرهەنگەدا جووەکان مرۆڤ نین، هەروەک چۆن ئێزیدیەکانیش مرۆڤ نین و نەبوون، هەروەک چۆن کوردە فەیلیەکان مرۆڤ نەبوون، هەروەک چۆن کوردی ئازادی خوازیش مرۆڤ نەبووە و نییە. هەندێک تاوێندەریش پێی خۆیان درێژ دەکەن کە ئەو دۆخە لەگەڵ دۆخی کوردستانیش بەراورد دەکەن. خەڵکی کوردستان سەرەڕای خراپترین و درڕندەترین شێوەی داگیرکاریە و ئیسلامیست و ناسیۆنالیست فاشیستانەی تورک و عەرەب و فارس هیچ کاتێک باسی سەربڕین و فڕێدانی ئەوانی بۆ ناو دەریا و بنبڕکردنی ئەوانی نەکردووە. تەنانەت بە پێچەوانەوە هەمیشە باسی خوشک و برایەتی و ڕێگای چارەسەر و ئاشتیێوانی و دیموکراسی و بەدەنگکردنی چەکی کردووە. قوربانیانی ئەنفال هێرشیان بۆ سەر هیچ عەرەبێک نەکردبوو، داوای کوشتن و لەناوبردن و فڕێدانی عەرەبیان بۆ ناو دەریا نەکردبوو، بەڵکو لە ناو ماڵی خۆیان و لە ناو زێدی خۆیان و لە ناو مەزرا و کێڵگەی خۆیاندا بوون. قوربانیانی کیمیابارانیش هەر بە هەمان شێوە بوون. قوربانیان و زەرەر لێکەوتوانی پشتێنەی ئاسایش و ڕاگوێزانیش هەروە بوون. ئێزیدیەکان و کوردانی فەیلی ڕاگوێزرا و هەروە بوون.
ئەو کوردانەی باکوور کە لەسەر بە کوردی دواندن مشک و پیساییان دەرخواردەدرا و بە سەدهایان لە زیندانەکاندا لێ دەکوشتن داوای فڕێدانی تورکیان بۆ ناو دەریان نەدەکرد تەنها پێیان لەسەر مرۆڤبوونی خۆیاندا دەگرت لەبەرەوە بەراوردکردنی کورد و عەرەبیە و ناوچەیە لە ڕووی سیاسی و ڕەوشتیەوە کارێکی نادروستە بزوتنەوەی ئازادی خوازی خەڵکی کوردستان بزوتنەوەیەکی تەکفیری ساختەچی درۆزنی دواکەوتووی دیش بە ژن و دیش بە شارستانی نییە کوردانی ڕۆژهەڵات و ڕۆژاوا هەر لەژێر دەستی ئەم نەزمە درۆزنە وەحشیەدا هەمیشە لە برسیکردن و بێکاری سیستەماتیک و پلان بۆکراودا ڕۆژگاریان پێبردراوەتە سەر بەڵام ناوی منداڵەکانیان نەبووە بە تابلۆی شیعرێک ئەمە درۆزنی و دووڕوویەکی ترسناکە سەرنجامی هەڵگرتنی بیری ناسیۆنالیزمێکی دواکەوتووی پاوانخوازی پان ئیسلامیستی دڕندەی ڕادیکاڵ لە ناو عەرەب و تورک و فارسدا بێگومان ماڵوێرانکاری و نەهامەتی دەبێت کوردانی ڕۆژاوا گەورەترین ئامێزیان بۆ ئاشتی و خوشک و برایەتی و پێکەوە ژیان گرتووەتەوە بەڵام بە هەمان زیهنیەتی دژایەتیکردنی ئیسرائیل وەڵامیان دەدرێتەوە کرۆکی مەسەلەکە نە ئیسرائیلە و نە ڕۆژاوە نەجووە و نە کورد بەڵکو پان ئیسلامیزمێکە کە لە واتای وشەی وەحشیدا جێی نابێتەوە پەناهێندە ئیسلامیستەکانی ناو ئەوروپا کە لە وڵاتانی خۆیان جێگایان نەبووەتەوە و نابێتەوە وەک مڵە لەسەر گەلانی ئەوروپا دەژین بەڵام لە ئەوروپاش داوای یاسای شەریعەت دەکەن و ماڵی خانەخوێ بە کافر و بێئەخلاق دادەنێن ئەوە سەرچاوەی کێشەکەیە نەک بێنانی بکوژانی منداڵانی غەزە قورئان بەدەست و بەرماڵ بەدەستەکانن